بە ناوی خی گەورە و میرەبان ئێمە وەکو کارمەندانی خۆبەخش هەستان بە ئاستانی خۆپیشاندانێکی هێمنانە بە ناوی زۆربەی خۆبەخشەکانی کاتی تەندروستی بەیاننامەیەک ئاراستەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دەکەن بەڕێز سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بەڕێز وەزیری تەندروستی ئێمە وەکو 5 دەچووی بەشە پزیشکان لە ماوەی 5 ساڵ پێشمەرگە ئاسا سەرقاڵی کار و خزمەتین لە ناوەندەکانی تەندروستی بە سەردەم بەشەکانی هەسیارەکانیەوە لە شار و شارۆچکە و خەزا و ناحیە و گوندەکانی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردووبەهۆی ئەو قەیراندارایی و شەڕی داعش کە بەرەو یاریمەکەمانی گرتبوو کە بەهۆیەوە دامەزاندنی دەرچوانی زانکۆ و پەیمانەکان وەستا بوو بەهۆیەوە دروستبوونی کەلێن و بۆشایەکی گەورە لە سێکتەرەکانی هەرێمەکەمان کە سێکتەری تەندروستیش بێبەش نەبوو لەو بۆشایە و کەمی کارمەندان لە ناوەندی تەندروستی وەکو کارمەندانی خۆبەخش لەسەر داوای وەزارەتی تەندروستی ئەو کەلێن و بۆشایەمان پڕ کردەوە بە شێوەی کارمەندانی خۆبەخش چ لە ناوەندەکانی تەندروستی و چ لە بەرەکانی جەنگ دەسۆزانە ئەرک و لێپرساویەکانمان گرتۆتە ئەستەوە ئێستا دوای نەمانی شەڕی داعش و کۆتایی هاتنی قەیرانی دارایی نەمانی پاشەکەوتی موچە و دوای دابینکردنی مافەکانمان دەکەین کە سەرەکتریەکانی خۆی لە دامەزانی گرێبەزیان کارمەندی هەمیشەیی دەبینێتەوە هەروەها لە ناوەندە تەندروستەکان کە تیایدا کارمەندی خۆبەخش شوێنەکانیان چۆ کردەوە فشارێکی زۆر دروستبەتا ئەوەی لە هەندێک نەخۆشخانە و بەشێک لە نەخۆشخانەکان پەچیان کەوتۆ کارەکانیان ڕاهی نابێت بەهۆی بایکۆتی دەوامی کارمەندانی خۆبەخشەوە ئەمە جارێکی تر پشتگوێخستنی کاتی تەندروستی و بێدەنگی زیاتری بەرپرسان لە ئاست جێبەجێکردنی داواکاریەکان زەرمەند یەکەمی هاوڵاتیان دەم کە لە کاتێکدا ئەو بۆشایە کەلێنە گەورەی لە ئێستا دروست بۆ تەنها بە پیشەی کارمەندان پڕ دەکرێتەوە لە کاتی تەندروستی بۆی داواکارین لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بەدەم جێبەجێکردنی داواکاریەکانمان بێت لە یاداشتێک ئاراسیان دەکەین کاتی تەندروستی و کارمەندانی خۆبەخش پشتگوێ نەخەن دەستێ نوێنەرانی کارمەندانی خۆبەخش تەندروستی هەولێر 2023 ئێمە پێشماوەیە کلژنێک چوو بوو لای وەزیری تەندروستی بۆ ئەومە بابەتە و مەوزوعەکە لەگەری باسی کردووە ئینشەڵاوەی لە دەستمان بێت قسووری ناکەین ئێمە پاڵپشتی خۆبەخشەکان دەکەین پاڵپشتی دامەزراندن لە کەرتی تەندروستی لە 2015ەوە دامەزراندن نەهاتی دەکردن لە کەرتی تەندروستی هەرچەندە تقریبا 3000 حتا 4000 وەزیفەی شاغرمان هەیە هیواداری ناو حکومەتی داهاتوو ئەو خەلکە دامەزرێنێت و ئینشەڵا ئێمەش پاڵپشتی ئەوان دەبین ئەوەی لە دەستمان بێت ئینشەڵا قسووری ناکەن یادداشتەکەش لێ وەردەگرین بەخێر بێن سەرمان سەرچەوە